ڕابەری ئۆپۆزیسیۆنی تورکیا ڕۆژی پێنجشەممە باڵێنی دا ملیۆنان کۆچبەر بنێرێتەوە لە پەیامێکی توندا کە مەبەست لە بەدەستهێنانی پشتیوانی نەتەوەپەرستەکان بوو کە یارمەتی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆتایی هەفتەی ڕابردوویدا بۆ گەڕەی دووەم. کەماڵ کلیژداروغلو ڕێبەری ئۆپۆزیسیۆن سیکولار یەکمۆتاری گشتی خۆی پێشکەش کرد لە دوای هەڵبژاردننی گرنگی ڕۆژی یەکشەممە کە تێدا نزیکەی 5 خاڵ لە دوای ڕەجەب تەیب ئەردوغان بوو. Und daher sage ich, هەر لەبەر ئەوەیە دەڵێم گشت دەبێت لەبەر ئەوەی هەردوو لە بڕیاریانداوە بچنە گەڕی دووەمەوە، بەڵام ئەوەی دەتوانم لەم بارەیەوە بڵێم سەقامگیری نابێت، گرنگ نییە چێ سەر بکەوێت، بۆ ئەوەش دەبێت هاوکاریەکی بەهێزتر هەبێت. کلیژداروغلو لە ئاسی ئۆپۆزیسیۆن لە دەسەڵاتی دوودەیەی ئۆردوگاندا باشترین ڕۆڵی نەوان، بەڵام لەوەی کە چاوەڕوان دەکرا کە لەلایەن ڕاپرسیەکانی پێش هەڵبژاردنەکەوە دانرابوو کەمی هێنا و ئۆپۆزیسیۆن بە خەمووکی بەجێهێشت. کلیژداروغلۆی تەمەن 74 ساڵ هەر لەو کاتەوە تیمی بانگەشەی هەڵبژاردنەکانی نوێ کردەوە و پەیامەکەی تونتر کرد بۆ بەدەستهێنانی دەنگی دەنگدەرانی ڕاستەوی تورکیا لە گەڕی دوومی هەڵبژاردنەکاندا لە 28 مانگی 5. خۆزگە کەماڵ کلیژداروغلۆ سەرکەوتن بەدەست بهێنێت و گۆڕانکاریەک بۆ وڵاتەکە ڕووبدات، چونکە ئێمە پێویستمان پێیەتی بۆیە ئەمە 21 ساڵە و گۆڕانکاریەکی زۆر پێویستە. کلیژداروغلو هەروەها بەنیازە لەگەڵ سنانەوەگان کۆ ببێتەوە کە کەسایەتێکی ڕاستەوی تۆندرەوە و لە سەدا 5.2% دەنگەکانی بەدەستهێناوە و تا ئێستاش پشتگیریەکانی قۆرسایی خۆی هەیە. کلیژداروغلو ڕۆژی پێنجشەممە هەوڵیدا پەیامەکەی بە شێوەیەکی بەرچاو تونتر بکاتەوە بەراورد بە گەڕی یەکەمی هەڵمەتەکاندا واوتی ئەردوغان تو سنوور و نامۆسی وڵاتت نەپاراست. ئێوە بانقەست فرەتر لە 10 ملیۆن پەنابەردان هێناوەتە ئەم وڵاتە، هەرکە هاتمە سەردەسەڵات هەموو پەنابەرەکان دەنێرمەوە وڵاتەکەیان. ئۆگان وتی ئەو تەنها پشتگیری لە کاندیدێک دەکات کە پەنابەرەکان بنێرێتەوە و بەرەنگاربوونەوەی تیرۆر دەکات وەشەیەکە کە بۆ میلیشا کوردەکان لە تورکیا بەکاردێت. هەروەها لە ئەڵمانیا و لە وڵاتانی تریش هەموو سەرۆککۆمارێک دەیەوێت شەڕ بۆ وڵاتەکەی بکات، گرنگ نییە ئەردوغان بێت یان ئەوی تر، تەنها ئەوەی گرنگە ئەوەیە کە تۆزێک دیموکراسی لە وڵاتەکەدا هەبێت. هەموو سیاسەتمەدارێک دەیەوێت شەڕ بۆ وڵاتەکەی بکات، من بەم شێوەیە دەیبینم. ئاشە دەنگدەرێکی تەمەن 60 ساڵە لە بەرلینەوەیە، ئەو دەڵێت ئەردوغان پیاوێکی دروستە چونکە بریاری باش بۆ وڵاتەکەمان دەدات و هەروەها حکوومەتەکەمان سەر نەنوێنێت و بەڵێت ئامین وەکو ئەوانەی تر لە ڕابردوودا. ئەردوغان باشترینە بۆ من، ئەمە بۆچوونی منە بۆ شێوەیە کە دەیبینم وەک خۆی باشە. هاوار ئایسنستاد چاودێرێکی دیرینی تورکی لە پەیمانگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وتی کلیژداروغلۆ بە هێرشکردنە سەر سووریەکان ناسیۆنالیستەکان ڕادەکێشێت، چونکە کورد بەشێکی گرنگی بەنگەکەی پێکهێناوە، بەڵام سووریەکان ناتوانن دەنگ بدەن.